یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەستپێکی شۆڕش و بەرخۆدانیەوە بۆ هێنانەدی مافەکانی گەلی کورد هەم لە شاخ و هەمیش لە شار ڕوبەڕووی چەندین هەوراز و نشێو بۆتەوە. ئەم خەبات و مێژووە دوور و درێژە کە نزیک دەبێتەوە لە نیو سەدا ئەزمونێکی زۆری بەخشیوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی هیچ کات شەڕ و ململانەی بە چارەسەری کێشەکان نەزانیوە. لە هەر کوێیەکیش پێیزانی بێت شەڕ و ئاژاوە و ناکۆچی هەبووە دەست پێشخەر بووە بۆ پێکهێنانەوە و دروستکردنی کەشی ئاشتەوایی تا لە ساییدا گەل و تاکەکانی کۆمەڵگە بە ئاسانی تێیدا بژین. کاتێک هەر ئاڵۆزی و گرژیەکیش ڕووی کردبێتە یەکێتی دەست بەجێ پەنای بۆ گفتوگۆ و دیالۆجی ڕاستەقینە بردووە تا لە ڕێگەیەوە چارەسەری کێشەکان بکات و پێی وا بووە سازشکردن لە هەندێک دەستکەوتیش لە پێناو خاک و گەلدا بە سوودی لایەنەکان دەشتێتەوە. چێ وەک یەکێتی کردووە؟ کاتێک هەرێمی کوردستانی لە دوای ڕاپەڕینەوە لە قەیران و شەڕێکی خوێناوی ناوخۆیی دەرباس کرد، ئەم بنەمایشی بۆ حیزب و لایەنە ناکۆکەکان پەیڕەو کرد و هانیداون بە ئاڕاستی سازشکردن و پەنابردن بۆ کۆبوونەوە لەسەر یەک مێزی گفتوگۆ کار بکەن. لەم دواییانەشدا یەکێتی چەندین دەست پێشخەری هەبووە بۆ ئەوەی ئاوێک بە ئاگری توند و تیژی و ئاشکردنەوەی لایەنەکانی هەرێمی کوردستاندا بکات. یەکێتی لە هەرێم و لە بەغداش لە هەر پۆست و پلەیەکی باڵادا بوو بێت هەمان دەست پێشخەری و کۆبوونەوەی لایەنەکانی کردووە تاکو بربەست و ئاستەنگەکان تێپەڕێنێت و پڕیشتی ئاگرەکە وڵات و هەرێمیش نەگرێتەوە. یەکێتی ئەم هەوڵانی تەنها لە پێناو بەرژەوەندی حیزبیدا نەداوە، بەڵکو پاراستنی بەرژەوەندی باڵای گەل و نەتەوە بووە. بە دەست پێشخەری یەکێتی دیالۆجێک هاتۆتە ئاراوە کە بەرهەمەکەی ماندووی ڕەنجەکەی لەبیر بردوێتەوە کە سێ قۆناغی یەک لە دوایەکن، دەست پێشخەری بۆ دیالۆگ و لەوێشەوە بۆ زامنکردنی ئارامی و سەقامگیری. ئەم ڕێی یەکێتی بەردەوامی هەیە. لەم بانگەشەی هەڵبژاردنەشدا لە بەرنامەی لیستی 105دا بەرنەدانی ئەم ڕێگەیە ڕەنجی داوەتەوە.